لهوليرا پایتەخت لە کوردستانە ئارام جارەکاجی لە ستۆدیۆیا بەیانی 24 سلااف لە هەوا بن سپێدا هەوا باش بیتن ئەڤڕۆ ڕۆژەکان نییە دەستپێکەکان نییە یعنی مەدەرفەتەکان نووە هەی بۆ ئەوەی ئەم کار و کردەوێن خۆ باشتر بکەین هیویدارم ئەڤڕۆ دەرفەتەکانی بیت بۆ هەوا بۆ هەن کار و کردەوێن خۆ ئەڤڕۆ باشتر بکەن و هەر تشتێک لە دهی ڕوودا بیتن لە دهی پێلن و ئەڤڕۆ دەست بە ڕۆژەکان و بکەن بە ئێنێرژیەکە گەلک تایبەت هەروەکی من گوتی ئەڤڕۆ لە بەیانی 24 ئەم دێ بەحسا تەوەرەکی کەین کارکردن بابەتێکە هەمیشە مەپێویستی پێیە ئەڤڕۆ لە بەیانی 24 تەوەرەیەکێ تایبەت دەبیت بە چۆنیەتی دۆزینەوەی هەلی کار و چۆنیەتی ئامادەکردنا گرێ بەست و پرسیار ئەوەش دەکەین و لە کەرتێ تایبەت لە هەرێما کوردستانê تا چەند کار بگرێ بەستا دێتەکردن ئەvە دێ تەوەرێ مەیە یەکێ بیتن و سەبارەت بە تەوەرێ مەیە دوێ گەنجێکی کورد هەیە حەزب خولیایە زۆر بۆ پێشبڕکەیە فۆرمۆڵە هەیە جاخۆی ئەوە جهێ سەرنجێ دانیشتەی وڵاتی ئەڵمانیایە شیایە لە ئەڵمانیا و لە چەند وڵاتێن ترێن ئەوروپا بەشداری پێشبڕکەیە فۆرمۆڵا بکەت و پلاەیەکێش بەدەست بهێنیتن ئەvە دێ تەوەرێن مەین ئەڤڕۆیەن بەیانی 24 بن دیگەلمەدا ببینن ئەم بدەست بە راپۆرتە خۆیەکێ بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە بڕیاری دادگا پلاتفۆرمی تیکتۆک بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ئەمریکا ڕاگیرن بەڵام دۆناڵد ترەمپی سەرۆک بڕیاری قەدەغەکردنی پلاتفۆرمەکەی دواخست و ئێستا تیکتۆک لە ئەمریکا کارایە ئەمە لەلایەکی دیکە هەرچەندە ئێستا تیکتۆک کارایە بەڵام قەدەغەکردنی بۆ ماوەیەکی کاتی خێری بۆ دەیان هەزار هاوڵاتی ئەمریکی هەبووە لەوانەیە ئێستا ئەو فکرەتان لا دروست بێ بڵێن بۆ خێرەکەی لە چیایە دوای ئەوەی دادگا بڕیاری قەدەغەکردنی تیکتۆکیدا ئیدی ئەم ئەپلیکیشنە لە هەردوو سیستەمی ئایفۆن و ئەندروید واتە ئەپستۆری و پلەیستۆری سڕایەوە واتە ئەو کەسانەی تیکتۆکەکەیان سڕیوەتەوە یان مۆبایلێکی نوێیان کڕیوە ناتوانن تیکتۆکی نوێ دابەزێنن دەبخۆندەی اینجا بەشێک لە هاوڵاتیانی ئەمریکا کە مۆبایلەکانیان تیکتۆکەکانیان لەسەرە و بێ کێشە کار دەکا بە نرخێکی گرانبەها مۆبایلەکەیان دەفرۆشن بە پێی راپۆرتێکی تۆڕی CBS ئەمریکی نرخی هەندێک مۆبایل بە تایبەت ئایفۆن 16 و 15 کە تیکتۆکیان لەسەر کارایە گەیشتوتە سەرۆ $50,000 واتە زیاتر لە 5 دەفتەر لە هەفتەی ڕابردوودا لە ناوچە شاخاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەفرێکی زۆر باریوە و ئەمەش بۆتە دەرفەتێک بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی بە خلیسکێن و یاریەکانی ناوبەفر کاتێکی خۆش بەسەر بەرن یەکێک لەو شوێنە ناوچە ژاڵانەیە کە لەسەر ژاڵانەیە کە ڕێگای مەریوان بۆ هەورامان هەڵکەوتووە هەموو ڕۆژێ سەدان کەس لە هاوڵاتیان لە شاری مەریوان و گوندەکانی ئەم ناوچەیە بۆ خلیسکێن ڕوو لەم شوێنە دەکەن ئێرە ناوچەی ژاڵانەی هەورامان لە پارێزگای سنەیە و لەسەر ڕێگای مەریوان بۆ پاوە هەڵکەوتووە ڕۆژانە سەدان کەس لە هاوڵاتیانی شاری مەریوان و گوندەکانی دەوروبەری بۆ خلیسکێن و یاریەکانی سەر بەفر ڕوو لەم ناوچەیە دەکەن ئەمساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەفر درەنگ باری و هەر بۆیە پاش ئەو بەفرەی لە 2 هەفتەی ڕابردوودا باریوە هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوونەتە ئەم شوێنە ئەو هەوایەرا خراپ نییە خۆشی تر بەفریشی لێ بارە ئەمساڵ متاسفانە بەفرمان نەبوو بەفرمان کەم بوو لەخوای گەورە داواکەن ئینشەڵا بەفرمان بۆ بارێنێت و ئینشەڵا جێوێکی خۆشتریش بێ لە ساڵان تا هەر وەختێ هەوا خۆش بێ و تەحەمڵ بکەین لە سەرماگە هەر ئەمێنینەوە تا ئێوارە مەگەیتە سەرمای شەدی زۆرمان بۆ بێرێ و دەوام نێرین خانەوادەگی هاتوین 3-4 خانەوادە بە یەک و ئەم گردە جیالەوەی پشتی لە خۆرە و بە پێچەوانەی شاخەکانی دەوروبەری بەفری لێ ناچێتەوە لێژێکەشی زۆر نییە و بۆ خلیسکێن گونجاوە و مەترسی بۆ منداڵان و مێرمناڵان نییە ئەم شوێنە هەموو ساڵێ لە وەرزی زستاندا دەبێتە شوێنی خلیسکێن و کات بەسەربردنی هاوڵاتیان بەڵام هیچ خزمەتگوزاریەکی گەشتیاری بۆ دابین نەکراوە هیچ شتێکە بێژی جێهینە نییەسی بەڕاستی ماتیم وێرای هیچ جێکی نییە بۆ ئافرۆت یعنی هیچ امکاناتێکی نییە حیجینێکی نییە تۆ تەمەشامان منتەقەیە بەم خۆشیە ئایسە کابرای سێ بۆ ئێرا سرویس بێداشتێکی گەرەکە شوێنێکی گەرەکە ئیسلاحی تیاکە بەفەت هیچ شتێکی دیار نییە لە 2 هەفتەی ڕابردوودا
لە زۆربەی ناوچە شاخاوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یاریسەر بەفر دەستنیشان کردووە و ڕووی تێدەکەن لە کاتێکدا کە لە زۆربەی ناوچەکانی ئێران هیچ بەفرێک نەباریوە بەفر لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت ببێتە دەرفەتێک بۆ بوژانەوەی کەرتی گەشتیاری بەڵام تا ئێستا لەم ڕووەوە هیچ ئاوڕێی لێ نەدراوەتەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. دۆزینەوەی هەلیکار بابەتێکە بەردەوام تازە دەبێتەوە. پێویستمان بەکاری نوێیە هەندێک جار لەبەر ئەوەی کەسێک دەگاتە ئەو تەمەنە کە دەبێ کار بکات و بژێوی ژیانی خۆی پەیدا بکات. هەندێک کاتیش لەبەر ئەوەی کە لە کار دەردەکرێت یاخود خۆمان کارەکەمان بەجێ دەیڵین هەموو ئەم دۆخانە وا دەکەن کە پێویستمان بەکاری تازە بێتن و بە دوای هەلیکاردا بکەڕین. اینجا لە تەوەری ئەمڕۆدا بە شێوەیەکی گشتی باس لە هەری کار لە هەرێمی کوردستان کارکردن لە کەرتی تایبەت و گشتیدا دەکەین. بۆ ئەمە بەسە و چەندین پرسیارمان ئامادە کردووە ئاراستەی کاکڕێباز جوامێر شارەزای بازاڕی کار دەکەین. سپێدە باش. سپێدە باش. ئەجا ئەس سۆرمانچی باغم یان بادنی باغم یان سۆرانی خۆت هەر کام مشکلە نییە؟ زۆر گەلک خێراتی. زۆر سپاس بۆ بەڕێزت. زۆر سپاس. لە هەرێما کوردستانê چەند مەدەرفەتە کاری هەیە و چەند هەرێما کوردستانê جهێکی گونجایك و ئەم تێدا شۆڵ بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەگەر بین باسی هەلی کار بکەین لە هەرێمی کوردستان دەبێت قۆناغ بە قۆناغ باسی بکەین بەڵام بابەتە گرنگەکە ئەوەیە ئایا هەبوونی کار یا خود هەبوونی هەلی کار لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر هەیە بە چ ڕێژەیەک وەکو لە هەرێمی کوردستان شارە گەورەکان هەیە شاری بچووک هەیە شاری بچووکتر هەیە واتە قەزا و ناحیەکان هەیە ئەم ڕێژەیە دەگۆڕێت لە شارە گەورەکان ئەگە هەولێر بن و نەوەرگرین ناوچەقی هەولێر سلێمانی دوهۆک وەکو شاری گەورە حسابی بۆ بکرێت هەلی کاری زیاتری هەیە ئەوەش بە هۆی ئەوەی کە تۆ کۆمپانیای زیاترت هەیە ڕێکخراوی نێودەوڵەتیت هەیە کنسوڵخانەکان لێرن لەبەر ئەوە هەلی کاری زیاتر لە چەقی شارە گەورەکان هەیە بەڵام ئەگەر بین بەگشتی باسی هەرێمی کوردستان بکەین دەتوانین بڵین کە بڵێ هەلی کاری باش هەیە بەڵام ئەوەیە کە بانگهێشتەی زیاتری بۆ بکرێت بۆ ئەوەی ڕوون بێت بۆ گەنجانی هەرێمی کوردستان کە تەقدیمی بکەن و هەلی کارەکەیان دەستەبەر بێت واتە ئەوەی کە ئێمە باسی بکەین ئەوەیە هەلی کار هەیە بەڵام زیاتر بڵاو ناکرێتەوە کە پێویستە بڵاو بکرێتەوە بەو شێوازە دەرفەتێکی یەکسان بۆ لاوان ئەڕەخسێت کە بتوانن تەقدیمی ئەو هەلی کارانە بکەن بە پێی ئەو شوێنەی کە لەی ئەژین بەمەش دەوترێت کە چانسێکی باش چانسێکی یەکسان بدرێت بە هەموو گەنجێک لە شوێنی جیاواز لە شارۆچکەی جیاواز لە شاری جیاواز بۆی هەلیکاری دەست بکەوێت. سەقامگیری هەرێمی کوردستان تا چەندجێ ئەوەیە کە ئێمە تایدا ئیش بکەین. بەڵێ ئەگەر بابەتی سەقامگیری هەرێمی کوردستان باز بکەین ئەوەیە کە تا چەند کۆمپانیان نێودەوڵەتیەکان دێن ئیش دەکەن لە سێکتەری جیاواز بە خۆشحاڵیەوە چەندین ساڵە کۆمپانیان نێودەوڵەتیەکان هاتوون کار و پرۆژیان هێناوەتە هەرێمی کوردستان لەبەر ئەوە حکوومەتی هەرێم بیری لەوە کردەوە زیاتر گرنگی بە هێزی کاری ناوخۆیی بدرێت لەبەر ئەوە یاسایەکی دەرکرد کە لەمە بەدواوە شوێنە گشتیەکان و بە تایبەت شوێنە گشتیارەکان 175 پێویستە کارمەندی خۆماڵی بن ئەم بابەتانە گرنگن بۆ ئەوەی کە گەنجی خۆماڵی هەلی کاری دەست بکەوێت جگە لەو کەسانەی لە دەرەوەی وڵات دێن وەکو کەسانی بیانی شارەزا گەنجانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم کە ماوەیە کە ئێمە کاریان لەگەڵ ئەکەین لە دامەزراوەی کوردستان یاخود کوردستان فاوندیشن ئەوەیە گەنجانی هەرێمی کوردستان زۆر بەتوانان باوڕوم پێ بکە ینی گەنجانی شارەزای وامان هەیە لە سێکتەری جیاواز سێکتەرە تازەگەریەکان بیرڕای زۆر باشیان هەیە و ئەکید کارەمەی و توانای زۆر باشیان هەیە بەڵام چانسێکی وایان نهاتۆتە پێش کە کار بکەن لەبەر ئەوە دەتوانین بڵین کە گەنجانی هەرێمی کوردستان چانسێکی زۆر باشیان دەبێت ئەگەر بابەتەکان بڵاو بکرێتەوە و هەلی کارەکان پەخش بکرێت کە پەخشکرا گەنجانی هەرێمی کوردستان چانسیان دەبێت کە تەقدیم بکەن نەک کەسێکی بیانی. لە چه تەمەنێکی پێویستەمە کاری خۆ هەبیت لە تەمەنێکی پێویستەم سەر پێت خۆ ڕاوستین ومە بژێوە ژیانیان خۆ هەبیتن ئەگەر باسی تەمەن بکەین بە پێی یاسای کاری
چانسی هەیە یاخود دەتوانێت بە پێی یاسایی کار بکات ئەگەر لە خوار ئەوە بێت ئەوە بەوەی کە چۆن لەبەر ئەوەی تەمەنێکی کەمی هەیە ناتوانێت بە پێی یاسا من باس بکەم بەڵام پێش ئەوەی کە باسی تەمەند بکەین پێویستە کە گەنجەکان قۆناغ بە قۆناغ خۆیان ئامادە بکەن بۆ بازاڕی کار تۆ کاری خۆبەخشی دەتوانی لە تەمەنێکی کەمتر لە 18 ساڵ ئەنجامی بی کە ئەنجامتدا تۆ ئامادەی بۆ بازاڕی کار کە تەمەنت بۆ 18 ساڵ بتانی کارێکی شایستە بدۆزیتەوە بۆ خۆت ئەوە پێشێلکردنی مافی مناڵێکە گەنجێکە هەرزەکارێکە ئەگەر تۆ لە خوار ئەوە ئیشی قورست پێکرد بۆ نمونە بەداخەوە دەبینین لە هەندێ شوێن لە هەرێمی کوردستان چ لە چێشتخانەکان بێ چ لە مارکێتەکان بێ کاری قورس بە خوار 18 ساڵ ئەکرێت لەبەر ئەوە تەمەن زۆر گرنگە چ بابەتی بنیەی جەستەیی کەسەکە یاخود بابەتی هیزر و فکری کەسەکە گەنجەکە بۆ ئەوەی کە لە تەمەنی 18 ساڵی زۆر بیرکردنەوەی باشی بۆ دێت کە هەندێ ئەزمونە فێری بووە ئەنجا کارەکات لەبەرەوە تەمەن زۆر گرنگە بەڵام پێویستە کەسەکە و توانای جسمانی و مێشکی هزری ئەوەنە هەبێت کە بتوانێت کارێکی شایستە بکات بۆ کۆمپانیاکە تە بەحسی قۆناغا کردە گوت پێشەوەی ئەم کارکەین پێویستم هەندە قۆناغا خۆ ئامادە بکەین ئەگەر ئەس گەنجەکە 18 ساڵی بم من ببێتن و کە تەمەنی منە یاسایی ئەشۆڵ بکەم پێویستە ئەیکەم هەنگاو ئەس بنێم چییە وەس چاوە خۆ ئامادە بکەم بەڵ ئەگەر ئێمە باسی تەمەن نەکەین ڕەبتیکەین بە خوێندنگاکان بە زانکۆکان کۆلیژەکان تۆ لە کۆلیژی پێویستە کە تۆ خۆت ئامادە کرد بێت پێویستە زانکۆکانیش لەمە بەدواوە کە خوێن بۆ نمونە فێرخوازان و قوتابیان خوێندن تەواوەکەن پێویستە بڕوانامە بە پێی هەبوونی کارەمەیەکان پێ بدرێت نەک بە پێی تەواوکردنی کۆرسەکان لەوایە ئەوە ڕای شخصی خۆم بێت بەڵام پێویست دەکات وا بێت تۆ خوێندن تاو کردووە لە زانکۆ پێویست دەکات کە تۆ ژیاننامەیەکی پیشەیی جوانەتە بێت واتە CV بەڵام تۆ پێویستە کارەمەیەکانت تێدا بنووسیت تواناکانت تێدا بنووسیت لەبەر ئەوە توانە زۆر گرنگە کە تۆ هەت بێت ئامادەت کرد بێت کۆت کرد بێتەوە واد لێ بکات کە خوێندنت تاواو کرد بڕوانامەکەت گرتە دەست بۆ هەفتە و مانگی دواتر بتوانیت کارت دەست بکەوێت لەبەر ئەوە ئەمە بابەتی قۆناغەکانی دەستە بەرکردنی هەلی کارە لە هەرێمی کوردستان واتە ئەو ئامادەکاریە زۆر پێویستە بکرێت لە ناو زانکۆکان فێرخوازێک قوتابیەک بەڕای من ئامادە نییە بڕوانامەی پێ بدرێت ئەگەر سیڤیەکی باشی نەبێت و ئەگەر توانە و کارەمەیەکی باشی نەبێت وەکو کارەمەسەرێکیەکان پێی ئەوترێت سۆفت سکیل بابەتی قسەکردنە بابەتی ئیشکردنە بە گروپ بابەتی ئەوەیە کە چۆن هەندێک تاسک لە کاتی جیاوازدا ئەنجام بدەیت یاخود لە یەک کاتە ئەنجام بدەیت ئەو کارەمە سەرەکیانەی کە خودی کەسەکە پێی ئەناسرێتەوە لەبەر ئەو بوارانە زۆر گرنگن لەمە بدواوە گەنجانی ئێمە لاوانی ئێمە لە هەرێمی کوردستاندا فۆکەسێک و جەختێکی لەسەر بکەنەوە پێش ئەوەی بڕوانامەکە وەربگرن لە ڕۆژی کۆتایی خوێندنیاندا ڕاستە ئەجا ئەگەر ئەم لایەکی دیڕا بەحەسکەین ئەگەر گەنجێک بیتن لەبەر هەر هۆکارەکە ژیانەی نەشیا بیتن خوێندنە بخێنیتن و بڕوانامە هەبیتن و لە لایەکی دیکە خۆبەخشیش نەکرد بیتن ئایا ئەف گەنجە چ بکەتن بۆ ئەوەی بژێوە ژیانیان خۆدابین بکات بەڵێ هەر هۆکارێک بک هەر گەنجێک لاوێک کە نەیتوانیەوە درێژە بە خوێندن بدات قوتابخانی تەواو نەکردووە یاخود کۆلیژ یاخود زانکۆ هەر بابەتێک ناوبنەی بەڵام ئەو گەنجە لەوایە زۆر سەرکەوتوتر بێت یعنی ئەوەی تا ئێستا ئێمە دەتوانم بەهەڵە لی تێگەیشتون لە هەرێمی کوردستانە ئەوەیە پێویستە هەموو گەنجێک خوێندن تاوا بکات اینجا ئیشێکی باشی دەستەکەوێت من بە گەنجان ئەڵێم زۆر کەس خوێندنیان تاوا نەکردووە بگرە خوێندەواریان نییە دەتوانم بەو نەسە بڵێم بەڵام کاری باشی خۆیان هەیە یعنی خوێندن دەرگایەکی دەتوانم بڵێم باشت بۆ دەکاتەوە کە کارامەیەکانت پەرە پێ بدەیت ئامادە بیت بەڵام خوێندن هەموو کات ئاماژەیەک نییە و دەرگایەکی گەورەت بۆ ناکاتەوە بڵێ تەنها ئەو کەسانە کاری باشیان دەستەکەوێت لە بازاڕی کار کە خوێندنیان تاوا کردو لەبەر ئەو چانسێکی زۆر گەورە هەیە بۆ ئەو کەسانی کە خوێندنیان تاوا نەکردووە ئەسڵان خوێندەواریان نییە لەبەر ئەوە دێت کەسەکە لە بازاڕی کار بیر ئەکاتەوە چه سێکتەرێک زۆر باوە دێ بزنسی خۆی لەو بابەتەدا ئەنێت تۆ پێویست بە خوێندەواری نییە ئەگەر بازاڕێک بزانی لەو شوێنە لەو کۆڵانە لەو کۆمەڵگەی کە تۆ تێیدا ئەژیت باشە دەی بیر ئەەکەیتەوە دەڕۆی ناو خەڵکی لە خزم و کەست باز ئەەکەی ئایا ئێوە چ کاڵایەک زیاتر ئەکڕن لەبەر ئەوە بە
هزر و بیری خۆی بیر ئەکاتەوە کە بزنسی خۆی دابنێت ڕاستە لەبەر ئەوە گرنگە کە گەنج بڕوا و متمانە بوون بەخۆی هەبێ ئەگەر خوێندەواری نەبێ یاخود قوتابی نەبێ لە زانکۆکان و چانسی زۆر باشیان هەیە ئەسڵەن بزنسی خۆیان دروست بکەن بجا ئەم هانا بینەرا نادەین و ئەم بێژین نەخوێنن یان مەپێویستی پیشەهادێن یان نەخێر مەپێویستی پندێ ئەم بخینین مەشادا خۆ هەبیتن ئەم سەر پێت خۆڕاوسین بەلێ ئەڤژی ئەو نمونەنە و هەن بارودۆخین ژیانێ وەل مرۆڤت کەن مرۆڤ هەمە ڕێکێکێدا دەرباز بێتن کاکڕێ باس ئەم بەحسە هەندێ بکەین و دەما ئەم دچین خۆ ئامادە دکەین ئەم شۆڵ بکەین مەپێویستی سیڤیەکی هەیە ئەم چاوەوە بکەین سیڤی ئەمە بێتە قبولکردن پێویستە لە زانکۆیدا ئەم خۆ بۆچە حاضر بکەین دروستە با بڵین سیڤ هەر دووبارە بۆتەوە باش وشێکی کوردی پەتی جوان ژیاننامەی پیشەی پێ بوترێت لەمە بەدواوە سیڤ ژیاننامەی پیشەیی بەو شێوازەیە کە تۆ کارەمەیەکانت فێرخوازێک کە لە زانکۆیە خوێندنی تەواو کردو و نازانێت چی لە سیڤەکەی بنووسێ یاخود چی لە ژیاننامەی پیشەی خۆی بنووسێت دێت خوێندنەکەی لە چی تاوا کردووە بەڵام زانیاری کەسی زۆر زۆر گرنگە کە لە سیڤدا پێویستە ئاماژەی پێ بدرێت هەبوونی سیڤ ئەوەیە کە دەرگایەکە واڵا ئەبێت ئەکرێتەوە و چانسێک بە تۆ ئەدرێت کە کۆمپانیەکە سەیری ژیاننامەی پیشەیت بکات هەڵت بسەنگێنێت بۆ قۆناغی دواتر کە چاپێکەوتنی کارە بزانە ئایا بەڕێزت ئامادەی بۆ ئەوەی کە ئەو کارە بکەی یاخودنا لەبەر ئەوە هەبوونی سیڤ دەتوانم بڵێم خاڵبەندیەکی یەکەمە کە فێرخواز پێویستە هەیبێت پێویست ناکە بڕوانامە بدرێت بە هەر فێرخوازێک پێش ئەوەی سیڤ نەبێت یاخود ژیاننامەی پیشەی ئامادە نەکرد بێت لەبەر ئەوە زۆر گرنگە کە گەنجانی ئێمە پێوی هەڵبستن کە سیڤیەکی ژیاننامەی پیشەی سادە و پخت زانیاری کەسی بابەتەکانی تر کە لە دواترە دەتوانین ئاماژەی پێ بدەین هەیبێت بۆ ئەوەی کە کۆمپانیاکان و ڕێکخراوەکان سەیری بکەن و بتوانن هەڵسەنگادنێکی پێشوەختەی بۆ بکەن ئەجا دواتر چاپێکەوتنی کاری بۆ ئەنجام بدەن کە بزانن کەسەکە شیاوە بۆ ئەوی کاریان لەگەڵ بکات یاخودنا کاکڕێ باسندە جهێن هەی دەما تو چ سیڤیا خۆ بیتە چەند کارامەی هەبن تو چەندێ زیرەک بێت تو چەند بشەی شۆڵەکە باش بکەیت دبێژنەتە تا ئەکسپریەنس نییە تا ئەزمون نییە ئەvە چاوە ئەف گەنجە چاوە بێ حەل بکەن ئەکید بەدڵنیاییەوە بەو شێوازەیە دەتوانم بڵێم بەداخەوە کە زۆر کۆمپانیاکان سەیری سیڤەکەکەن دەڵێن ئەزمموی کاری نییە ئەم گەنجە بەڵام ئەوەش بزانن کۆمپانیاکان چەند ساڵێکە بەم دواییە بیریان لەوە کردوتەوە کە ئەو کەسانی ئەزممویان نییە کۆمپانیەکان خودی خۆیان بەرهەمی دێنن ئەو گەنجە بەرهەم دێنن بۆ ئەوەی بۆ کۆمپانیەکەی خۆیان شیاو بێت لەبەر ئەوە بەو گەنجانە ئەڵین کە ئەگەر ئەزممونشتان نەبێت ئێوە چانسی کاردۆزینەوەتان هەیە بەڵام ئەوەیە هەموو جار ئەو باسەم هێناوەتە کایەوە کە دەڵێن بەردەوام بە تۆ کە یەک جار دوو جار پێنج جار تەقدیمی هەلی کارێکت کردووە و وەڵامێکت دەست نەکەوتووە ئەکید تۆ نابێ بیهویوابی لە ماڵەوە دابنیشی بڵێم تاو هیچ کە تەقدیمی کار ناکەم تۆ بەردەوام بە لەو بابەتەیە ئەکید هەلی کارێکی باش دەستەکەوێت بەڵام تەنها بێئومێد بوون لەوەی کە تو ئەزمونت نییە بزانە ئەو کەسەی کە ئێستا بەڕێوبەری کۆمپانیایەکە بزانە ئەو کەسەی کە بەڕێوبەری ڕێکخراوێکە بزانە ئەو کەسەی کە کۆمپانیایەکی خودی خۆی دروست کردووە لە سەفرەوە دەستی پێ کردووە ئەوانە بە شێوازێک نییە کە هەموو کەسێک دەستی گرت بن بە شێوازێک نییە کە ئەزمموی کاری ئەویان هەیە لە مێشکیان نووسرابێتەوە نەخێر لە سەفرەوە دەستیان پێ کردووە لە یەکەم ڕۆژی هەبوونی هەلی کارێک دەستیان پێ کردووە لەبەر ئەوە تۆ متمانە و بڕوابوون بە خۆت هەبێت کە تۆ دەتوانی وەکو ئەوان بی یاخود باشتریش بیت چونکە ئەوانە نمونن کە هەموو هەر کەسێک لەم دنیادا هاتۆتە کایەوە لە سفرەوە دەستی پێ کردووە نەک ئەوەیە ئەزمونونەکەی هەبێت لەبەر ئەو گەنجانەی کە ئێستا خوێندن تەواوەکەن بڕوانامەیە کە ساڵانە بەو ڕێژەی کە لەبەر دەستماندا هەیە 48,000 گەنج لە هەموو زانکۆ ئەهلیەکان و حکمیەکان زانکۆ تەواوەکەن پێویستە ئامادە بن بۆ بازاری کار لەبەر ئەوە بازاری کاری هەرێمی کوردستان پێویستە ئەم گەنجانە لە خۆی بگرێت بۆ هەر ساڵێک ئەگە ساڵێک نەتوانی ئەو کەسانە دابمەزرێنی پێویستە کەسەکە ئامادە بێت کە بۆ ساڵی دواتر دەبێتە 80,000 لەبەر ئەوە ئەم هەلی کارانە پێویستە واڵا بکرێن بڵاو بکرێتەوە بۆ ئەوی چانسی ئەو گەنجانە نەفەوتێت بەڵام تەنها بێهیوامە بن خودی خۆم لە سفرەوە دەسم پێ کردووە بەڕێزێشت هەروای هەمومان هەروین ئەوانەی کە ئێستا بەرپرسی کۆمپانیایەکن
ئەزمونکردن بە پێی کاتە ئەزمونکردن ئەوەیە کە تۆ فێری ئەبیت کە تۆ هەڵە بکەی اینجا ڕێگە ڕاستەکە بدۆزیتەوە لەبەر ئەوە تەنها دژمنی سەرەکی گەنجەکە بێهیوابوونە بێهیوابوون لە لای خۆت لا بدە ئەکیت کارێکی شایستە ئەدۆزیتەوە بە پێی ئەزمونکردنی خۆت لە کارەکاندا جا کاکڕێ باس شتێکی دیێ هەی گەنجی هەی گەلەکی سەرکەفتیە ئەزمونە هەی دشێت شۆڵەکە باش بکەت بەلێ غەلەتیە لە سیڤیا خۆدا دکات باوترین ئەو غەلەتی چنەک و گەنجێن ما لە سیڤێن خۆدا دەکەن ژیاننامەی پیشەی گەنجەکە پێویستە ئەوە دەستنیشان بکات زانیاری کەسی بابەتەکانی چ بابەتێکی خوێندووە و لە چ زانکۆیەک لە چ ساڵێک ئاماژەی پێ بدات دواتر دەتوانێت بە چەندێڕێک چونکە ئەزمونێکی وای نییە دەتوانێت بە چەندێڕێک باسی خۆی بکات من ئەو خوێندووە بەشداری ئەوانم کردووە خولیا و ئارزوم بۆ ئەو بابەتانە هەیە لە دواترە ئەو کارە خۆبەخشیانەی کە ئەنجامی داوە دەیتە خوارەوە بەشی دواتر ئەوەیە کە تۆ بەشداری هەر ڕاهێنانێک هەر وەرکشۆپێک سیمینارێک کۆرسێکت کردووە وەرت گرتووە جگەر لە کۆرسی زانکۆکەت یاخود کۆلیژەکەت لە دواترە کارەمەیەکانی کەسیت بۆ نمونە کارەمەی زمانی توانای زمانەوانی کارەمەی کۆمپیوتەری ئایتی توانا کەسیەکان تۆ ئایا کەسێکی لەسەرخۆی کەسێکی ئارامی کەسێکی ئەوەیە دەتوانی بە گروپ کار بکەی کەسێکی ئەوەیە دەتوانی بابەتی قسەکردن و کمیونیکیشنێک باشت هەیە لەبەر ئەو ئەمانە گرنگن تۆ لە سیڤەکەت بەو شێوازی کە ئێستا باسم کرد تو لاپەڕەیەکی سیڤی گونجاو و پوختت هەیە بەڵام ئەگەر تۆ بیت دەرەجەیەکی زۆر باشت هێناوە لە زانکۆ لە خوێندنگاکان ئەوە زامنی ئەوە ناکات کە تۆ کارێکی باشت دەست بکەوێت نەخێر بەڵکو ئەوە زامنەکات کە تۆ سیڤیەکی باشت هەبێت کە پێی ئەڵێن پرۆفێشناڵ ئەوەیە کە تو پوخت و بێت بەڵام ڕەنگاوڕەنگ نەبێت بە شێوازێک بێت ئەلگۆریتمی بیرکاریانەی تێدا نەبێت کە بزانی کەسەکە ناوی چییە لە چ شوێنێکدا ئەنیشێت تەمەنی چەنە ئایا ئیمێڵی نووسیوە پێویستە ئیمێڵەکە فەرمی بێت ئایا ڕقم مۆبایلی نووسیوە لە هەمان کاتە زانیاریە کەسیەکانی نووسیوە ئەو ئاماژانە دەدرێت کۆ دەکرێتەوە و کۆمپانیاکە سەیری ئەکات سەرچاوە مرۆیەکان کە پێی ئەڵێن HR سەیریەکات چەند چرکەیەکی لەبەردەستە بۆ ئەوی سەیری سیڤیەکە بکات بزانایە ئەم گەنجە گونجاوە بۆ ئەوی کار لە کۆمپانیەکەی ئەو بکات سەیرەکات کاری خۆبەخشی کردووە بەشداری ڕاهێنان و چالەکی جیاوازی کردووە لەبەر ئەوە ئەمانە زۆر گرنگن وات لە یەکە کە کاری باش بدۆزیتەوە ئەوە دەتوانم بڵێم کە کوردستان فاوندیشن دامەزراوەی کوردستان ئەم هەنگاوانەی قۆستۆتەوە بە شێوازێک دەڵێ من دێم بە قۆناغ ئەم گەنجانە دێم وا ئەەکەم کە پێشکەشی بازاڕی کاریانەکەم هاتووە دامەزراوی کوردستان کاری خۆبەخشی وەکو ڕیتمێکی نوێ لە ناو کۆمەڵگەی کوردستان دروست کردووە کە کاری خۆبەخشی کارێکی پیرۆزە بەڵام بابەتی پاراستنی مافەکانی خۆبەخش زۆر زۆر گرنگە کە لە دامەزراوی کوردستان ئاماژەی پێدەن لە دواترە ئێمە ڕاهێنانیان پێەکەین کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بابەتی ڕاهێنان وەرگرتنی ڕاهێنان بە شێوازێکی ڕاستەوخۆ یاخود غیرە ڕاستەوخۆ لە شارۆچکەی جیاواز ئەسڵەن لە گوندەکانی دوورەدەستی هەرێمی کوردستان ئێمە بە یەک لینک گەنجەکان دەتوانن بەشداری ئەو ڕاهێنانە بکەن لە دواترە ئێمە ئامادەیەکەین بۆ بازاڕی کار ئێمە پلاتفۆرمان هەیە هەلی کارەکانی تێدایە و کە ئامادەن ئەو گەنجانە هەلی کارەکانیان بەردەست بێت و بتوانن تەقدیمی هەلی کارەکان بکەن کاکرە بەسەگەم بەحسی کەرتە تایبەت بکەین تا چەند مافێ ئەو کەسن لەوێرە شۆڵتکەن یە پارێزراوە و ئەو مافێنوان هەی چنە مافی کرێکار زۆر دەوترێتەوە کە مافەکانی چییە بەڵام پێش ئەوەی کە کۆمپانیەکە بزانێ مافی کرێکار چییە من ئەڵێم بە هەموو کرێکارێک بە هەموو کارمەندێک چونکە ئەو دوو دەستەواژەیە جیاوازە لە یاسای کاری حکوومەتی هەرێمەوە یاسای کاری حکوومەتی عێراقی کاری تێدا دەکرێت پێویستە ئەو گەنجە ئەو لاوە کە بۆ هەر دام و دەستگایەک یاخود هەر کارگەیە کار دەکات مافەکانی خۆی بزانێت لەبەر ئەوە تۆ زۆر پێویستە ئەو زانیاریانە لای خۆت هەبێت ئەگەر مافت فەوتە لە کۆمپانیاکە کاری تێدا دەکەیت تۆ حەقی خۆتە داوای مافەکەت بکەیت لەبەر ئەوە پێویستە کە کەسەکە خۆی ئامادە بکات یاسایی کار بخوێنێتەوە تێدا شارەزا بێت بزانە مافی چییە ئەوە وەکو یەکەم هەنگاو دوم هەنگاو دەین باسی کۆمپانیەکانەکەین ڕێکخراوەکانەکەین کە مافی کرێکار چۆن بپارێزێت مافی کرێکار بەوە دەپارێزی کە تو ڕێز لە بابەتەکانی ئەوە بگری کە هەبوونی کۆنتراکت عەقدێک کە پەیوەست بکات
لە هەردوو نێوان گرێ بەست ئەکید ئەو گرێ بەسە زۆر گرنگە لە هەردوو نێواندا هەبێت و زانیاریەکان پەخش بکرێت کە مافەکانی چییە و کارەکانی چییە تێیدا کار بکات. ئەوە وەکو بابەتێکی تر ئەوەیە کە دەتوانێت ساڵانە وەکو سێشنێک وەکو ڕاهێنانێک بدا بە کارمەند و بۆ نمونە عاملەکانی کە ئەوە مافەکەتە بەڵام بەهەبوونی ئەوەیە کە تۆ ڕێکەوتنامەیەک لەو بینە هەبێت بەڵام بابەتی هەبوونی دەستەبەری کۆمەڵایەتی سۆشیال سکیوریتی زۆر گرنگە. بە خۆشحاڵیەوە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتتر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پشکنەرێن هەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. هیوادارم زۆر زیاتر بکرێت ئەم پشکنەرانە لەبەر ئەوەی چی سەردانی کۆمپانیەکان و سەردانی هەموو دەستگاکانەکەن بزانن ئایا کارمەندەکانی ئەوێ کرێکارەکانی ئەوێ دەستەبەر کراون یاخودنا دەستەبەر بەو شێوازەیە کە گەنجانی ئێمە خوێندن تەواوەکەن تەنها لە سێکتەری گشتی داوای کار نەکەن. چۆن سێکتەری گشتی پێشووتر تۆ خانەنشین ئەکرای لەبەرەوە خەڵکی خۆی ئەدایە سێکتەری گشتی بەڵام ئێستا سێکتەری ئەهلی سێکتەری تایبەت هاتووە پێویستە دەستەبەری کۆمەڵایەتی دەستەبەر بکات بۆ کارمەندەکانی کە ئەمە کارێکی زۆر زۆر پێویستە و گرنگە ئەنجام بدرێت لەبەر ئەوە کە گەنجێک دەڵێ من بیر لەوە دەکەمەوە کە تەمەنم گەیشتە سەروی 56 ساڵ خانەنشینیەکەم بۆ بڕێتەوە. ئێستا تۆ دەتوانی لە کۆمپانیایەک کار بکەیت لە هەمان کاتدا تۆ بیمەی دەستەبەری کۆمەڵایەتی هەبێت. لە هەمان کاتدا خاڵی دووەم دەستەبەری بۆ نمونە بابەتی بیمەی تەندروستیە. ئێستا کۆمپانیەکان بیر لەو دەکەنەوە کە بیمەی تەندروستی فراهم بکەن دەستەبەر بکەن بۆ کارمەندەکانی خۆیان. لەبەر ئەوە گرێبەستێکەکەن لەگەڵ کۆمپانیای تەندروستیەکان بۆ ئەوەی کە بیمەی تەندروستی فراهم بکرێت. ئەمە لە بەرژەوەندی کۆمپانیاکەیە و لە بەرژەوەندی کارمەندەکەیە. لەبەر ئەوە دەستەبەرکردنی ئەم بابەتانە ئەم مافانە گرنگە بۆ کەسێک وە گرنگە بۆ حکوومەتیش لەبەر ئەوە بیرێکاتەوە کە زیاتر پەرە بە سێکتەری تایبەت بدات بۆ ئەوەی کۆمپانیەکان زیاتر گرنگی بدەن بە دەستەبەری بۆ نمونە خۆماڵی یاخود کارمەندی خۆماڵی بۆ ئەوی کاریان بۆ بدۆزرێتەوە بەڵام گرنگتر لەوەی ئەوەیە کە چۆن مافەکانیان پارێزراو بێت. لەبەر ئەوە پاراستنی مافی کرێکار وە کارمەند زۆر گرنگە هەڵوێستەی لەسەر بکرێت بۆ ئەوەی کە گەنجانی ئێمە خوو بدەنە ئەوەی کە لە سێکتەری کەرتی تایبەت کار بکەن کە ئەمە بابەتێکە گرنگە لەم چەند ساڵە دواییدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا کەرتی تایبەت کاری لەسەر بکات. باشە کاکڕە باس لە کەرتی تایبەت تا چەند کار بگرێ بەستێت تێتاکردن بەپێی کۆمپانیەکان بەپێی بچووکی و مامناوەندی و گەورەی کۆمپانیەکان و بەپێی کارگەکان. هەندێک کارگە هەیە دوورە دەستی چەقی شارە لەوایە بەو شێوازە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کارمەندەکانی فەرەهەم نەکرد بێت لەبەر ئەوەی پشکنێرەران لەوایە ژمارەیان کەم بێت لەوایە نەتوانن سەردانی هەموو شوێنێ بکەن لە کاتێکی محەددەدا. لەبەر ئەوە زۆر گرنگە کە بابەتەکە ڕێژەییە دەتوانین بڵین ئەگەر بڕۆینە ناو شارۆچکە بچووکەکان ئەو بابەتە هەر نەبێت بۆ نمونە دەستەبەری کۆمەڵایەتی هەر نەکرابێت. تۆ ئەگەر دەستەبەری کۆمەڵایەتی زۆربەی کۆمپانیەکان و شوێنەکان بە شێوازێک لێکی دەدەنەوە دەڵێن پارەکەت ئەخورێت. ئەو بیرکردنەوەیە من چاوی خۆم ئەوە دەمی خۆم دەکەمە ئەو کرێکارانە بڕوا بە کۆمپانیەکان مەکەن لە کەرتی تایبەت ئەگەر بەو شێوازە ئاماژەیاندا کە مافی تۆ دەخورێت ئەگەر تۆ وا دابنەی بابەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە تۆ مافەکەت دەخورێت بەڵکو ئەوە مافێکی گرنگی تۆیە دەتوانی ئەو مافە کە ئیشت کرد لەو شوێنە لە ماوەی ساڵێکا وەربگریتەوە و دەتوانی بە درێژایی ساڵەکە تۆ مافەکەت بۆ بگرێتەوە وەکو خانەنشینی بۆ ببڕێتەوە. لەبەر ئەوە پێویستە کۆمپانیەکە بڕەپارەیەک بدا کە 112ەیە ئەم پارێت بۆ کۆ ئەکرێتەوە دەبێتە خانەنشینی. لەبەر ئەوە چەقی شارە بچووکەکان ئەگەر وا بڵین ناحیەکان و قەزاکان لەر شوێنێک کارت کرد پەیوەندی بکە بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ئەوان ڕقمی تەلەفۆنی خۆیان داناوەکو هۆتلاین پەیوەندی بکە بۆ ئەوی مافی خۆت پارێزراو بکەیت لە دواترە بابەتی خانەنشینی هەیە کە زۆر گرنگە. ئەوە بۆ کەسێکە لە مارکێتێک کار بکات لە چێشخانەیەکیش کار بکات لە هەر شوێنێک کار بکات.
کاکرەبا زۆر سواس کە تو ئەڤڕۆ میێوانی بەیانی 24 بوو گەلێک دڵخۆش بووین بە ئاخفنێتە دووبارە گەلێک بخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ زۆر هەموو سپاس. هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر مەمنون. سپاس. ئەڤرۆ 86 ساڵ دەرباز بوون لەسەر دامەزراندنا ڕادیۆیا کوردی لە بەغدا و لە 29 ساڵە 1939 هاتبوو دامەزراندن بوو دەستگەهێ مەزن بۆ تۆمارکردن و پاراستنا موزیک کولتور و هونەرێ کوردی رادیۆ کوردی لە بەغدا هەتا ساڵە 2003 بەردەوام بوو دە شەڕێ و ڕزگارکردنا عێراقێدا ئەوژی دیگەل دام و دەستگەهێندی میریژی ئاوا بچوو. ئەvە دەنگی ئێک ژوان سەدان هونەرمەندên Kurd e yên ku li radyoya Kurdî li Bexda stranên xwe tomar kirîn. Ew radyoya hatiye damezrandin li sala 1939 û heta ku sala 2003 ya berdewam bû. Di 64 salên xizmeta xwe da erşîfeke mazinê müzik û hunerê Kurdî kom kiriye. بارپتریش ادیب و روشنبیره بجداریا کریت برنامه رادیو کردیا بغدادا مینا ساعت بهادین رحمتی خود جرازی بیتن مینا دکتر بدرخان سندی مینا معید طیبی مینا جعفر میکی نوفتونا گلکن قایمه که درجه همیا برنامه بون رادیو کردیا بغدا برنامه ادبی بون برنامه تندرستی بون برنامه تیت پرپدانی بون ما مکتبه که گلک مزن یا دولمن تبو مکتبه یا شریط بو پزارها شريط ليبون بدنجة هنربندية مازن وكي محمد عارف الجزيري وكي عيسى برواري وكي مريم خاني بگمان هنگی ازگاه بغداد يعني بو كردستان سرانسر كردستان مازن جي يكمين ازگاه بو و زورا پیش بو و کومکا خلق روشنبیر و ماموستا و دکتورت زانکویه و اوید پسپورت زمان کردی تدا شول کرن وکو آماده کرنا برنامه کردی سر فولکلور کردی سر ادب کردی سر دیروک و عادات و تقالید کردی ریوبریا راگهاندن و چاپ و وشان لدهو که دیار کرد رول رادیو کردی لبغدا سررای سانسور السرهایی لیبو اوی سردمی بوشایه که مازن پر کریه و دنگو موزیک و سترانا کردی نبتن العراقی بلکو الولات در وجی بلاف کریه روشنبیری یا نویسری یا سیاست مداری ساختگرنا زمانی حتی هم بیشین گلک داستانت میت کردی ریکاستران یت هاتین ساخت کردن و خدمت گلک مازن یا پشکشی جواکی کردی کری رادیو کردی لبغدا خزینه یک جمعریفه و هنر و روشنبیری و ادبیات یا کردی لپشتخو هلایه بو پرک بو ادیب و نویسر و روزنامه وان کردستانه که برهم وان به تا بلاف کردن لهمی دنیای و حتی نو کجی گهشتیه نفشینی میناک محمد عارف جزیری و معید طیب و کاویس آغای چکدار جمال کردستان 24 دوک ئێڤێرێ سێنگێر هونەرمەندی گۆرانیبێژی ئەمریکی لە پۆستێکی تۆڕی کۆمەڵاتی ئینستاگرامدا ڕایگەیان بزانین چی ڕاگەیاندووە ڕاگەیان تووشی سەرسوورمان بووە و دوای ئەوەی زانیویەتی کە کێش تووشی نەخۆشی پورکانەوەی ئێسک بووە ئەو گۆرانیبێژە ئەمریکیە تەمەەن 30 ساڵیە باسی بۆ لەوەش کردووە دەرزیەکەی ناوی ماوەی ساڵێکە بەکارهێنەوە تاکو کێشێکی ڕێک و جوانی هەبێتن بەڵام وەکو خۆی ئاماژەی پێیداوە بەکارهێنەری بەردەوامی دەرزیەکە تووشی ئەو نەخۆشی کردووە دەرزیەکە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان لە ئەمریکا و بەشێکی وڵاتانی دیکە بە مەبەستی دابەزاندنی کێش و کەم خواردن بەکاردەهێنرێتن بە گوێرەی دوایین توێژینەوەش لە ماوەی چەند مانگێکدا 20 کیلۆ لە کێشی گشتی مرۆڤ
دادەبەزێنێتن. ئێڤری لە تۆڕی کۆمەڵاتی ئینستاگرام نزیکەی 250,000 فۆلۆوەری هەیە. لە گرتە ڤیدیۆکەدا داوای لە هەوادارانی کرد هەمان هەڵەی ئەو دووبارە نەکەنەوە و هەندێک دەرمان کە پێویست نین و زیان بە تەندروستی دەگەینن بەکاری نەهێنن. بەلبینەران ئەم دێ بەحسە تەوەرە خۆی دوێکەین. ئەوجا دەبێ ئەم جارە بە سۆرانی قسە بکەم چونکە ئەو میوانەی کە لەگەڵما دەڵێت من بە هەولێری تیاگەم. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە گەنجێکی سەرکەوتوی کورد بە ناوی تەیم ساڵح کە دانیشتووی ئەڵمانیایە و خولیای پێشبڕکێی فۆرمۆڵای هەیە. ئەو ئەمڕۆ لە ئەڵمانیەوە میوانمانە و زیاتر لەبارەی ئەم بابەتەوە قسەی لەگەڵ دەکەین. بەخوا گەنجەکەمان زۆر قشتە. تەیم زۆر بەخێر بیت. زۆر دەستخۆش. پێم بڵێ ئەو چاوانەت لە کێچێت پێشەوەی هیچ پرسیارێک بکەم. لە باپیرم چاوکەم هەیتە. لە باپیرت دەچێت ینی بە دایک و باوکت نەچووی؟ دایک باوک چاویان ڕەشە من بە شام زەردەشینە. یعنی تۆ ئەها بە باپیرت چۆ هاتوان بووی ماشەڵڵا. ئەجا پێشەوەی دەست بە پرۆگرام بکەین پێم وتم تەیم ئەترسم بتخەینە سەر شاشە دواتر بە چاو بچی وتی نانە تاوە بە چاو ناچم جاگەر بە چاو چوو ئەوە گلەیەکە لە ئەستۆی خۆی. باشە تەیم بە باسی ئەوە بکەین. تو بچێکی بەحسا خۆ بۆم بکە چەند ساڵی؟ من ئێستا 15 ساڵم ئەو سا دەبم 16. تەمەەن درێژبی دەستخۆش. پێشبڕکەی فۆرمۆڵا چییە ئەگەر لێت بفرمێ؟ فۆرمۆلا سەری سباکە سیەکان بەس 20 عالم لە کوری ئارزیات هەن بگەنە فۆرمۆلا 1. ئەوەن سیارەکان 350 کیلومتر پر ئاوە هەن باژۆن لەگەڵ 1000 هۆرسپاوە هەیتیان زۆر سریعن. دەبێ بە چەند کات بگەی؟ دەبێ ئێستا حالیان لە فۆرمە 4م. اینجا دڕۆی فۆرمە 3 فۆرمە 2 اینجا فۆرمە 2 ببڕۆ if you win Formula 2 you could go to Formula 1. تۆ دەڵێی تەمەنم 15 ساڵە. باشە 15 ساڵی لە تەمەنی چەندیەوە دەست بەوە کردووە؟ لە 5 ساڵان. 5 ساڵان؟ 5 ساڵان. ماشەڵڵا. لە گۆکات دەست پێ کردم لە ئەلمانیا. اینجا وها عمرم 12 سال بوو چوومە ئۆڕۆپا لە ئیتالیا هاژشتم. هەموو ئۆڕۆپا لە سوید، ئیتالیا، سپانیا، پۆلند، UK هەموو ئۆڕۆپا هاژشتم. تۆ دەڵێ 5 ساڵە دەستم پێ کردووەوانە؟ لە 5 ساڵان. تەمەنش 5 ساڵان بوو یان 5 ساڵە دەستت پێ؟ لە 5 ساڵان دەست پێ کردم. پێش 10 ساڵ. پێش 10 ساڵ. تەمەنی 5 ساڵ بوو کە دەستی پێ کردووە ماشەڵڵا. باشە چۆن بوو حەزت بۆ ئەوە چوو چۆن بوو ئەوە هەڵبژار زۆر بچووک بووی؟ لە تەلەڤیزیۆن زۆر دیتم وها سیارە لە منالی و هەستکەم سیارە سیە باژۆم سیارە گرانەکان لە منالی هەستکەم لە تەلەڤیزیۆن دیتم هەموو ڕۆشتم شای گدەم زۆر خۆش بوو. لە ماڵەوە کێ زۆر پشتگیری کردی تۆ دەڵێی لە تەمەنێکی وا بچووک دەستم پێ کردووە دایکت باوکت کە زانیان تو ئەم حەزت هەیە چۆن بوو یارمەتیان دای؟ لە بدایەت ترسان وها سیارە سلێ باژۆم منال بووم جارێ ترسان دیتن چەند باش بووم هەموو فول سپۆرتم گدن. نیانگۆ مەچوو دەترسێن بە تایبەت دایکت دایک دڵی زۆر دایکە لە بدایەت هەندێک ترسا بستان دیت باشم لە سیارە سەباک گوتی باژۆ بڕۆ. باشە چەند پێشبڕکێت کردووە؟ بەشداری چەند پێشبڕکێت کردووە کە توانیت پلەی یەکەم بەدەست بێنیت؟ تێناگەم زۆر باش. ئەو پێشبڕکیانەی کە چووی سیباقت کردووە چەند پێشبڕکێ بوون؟ چەند پێشبڕکێ؟ چەند جار؟ چەند جار سباک لە ساڵێک وها ئێستا لە فۆرمە 4 لە ساڵێک 10 سباک هەیتم بەس لە گۆکات لە ساڵێک 20 سباک هەیت بووم. تەستێک هەموو پێش سباک دەبێت 1 هەفتە بێ لەبان هەلبەکە لەبان ترەکەکە تەستکەی لە بۆ 2-3 ڕۆژ دەبێت تەستکەی اینجا تانی سباکەکە باشۆ دەبێت ترەکەکە بزانی کو ترەکەکە سەتەپەکە لە سیارەکە بزانی. یعنی چوە چەند وڵات؟ چەند وڵات؟ چەند وڵات؟ بەشداری کوێ کردیا تۆ ئەڵێ لە ئەوروپا بووم لە ئیتالیا بووم کوێتر؟ لە ئیتالیا لە سوید، پۆلند، دەنمارک، چەک ڕپەبلیک، لە UK
اسپانیا پۆرتوگال زۆر چوم لە دوبایش بووم چەند جار یەکەم بووی زۆر 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 جار بەس ئەوان هەموو گۆڕەکان بردمەوە the biggest championship I won in European championship بووە هەموو ئەوڕۆپا ئەوان هەن ئەلمانیا بردمەوە جا تۆ لەگەڵ ئەوەشە ئەخوێنی شوانیە دەبی بڕۆ مەدرسە بەس زەحمەتە ئەویستم ئەوە بپرسم زەحمەت نییە ئەها لەلایەک ئەو حەزت هەیە لەلایەک دەخوێنی لە مەدرسە دەبی مەدرسەیەک باش ببینمەوە سپۆرتم بکەن چەند جار چوون مەدرسە زەحمەت بوو لە بۆیان نتانستن سپۆرتم بکەن بەس ئێستا ئینشاڵڵا ئەیرامە مەدرسەیەک دەبینمەوە سپۆرتم بکەن باشن ئێوە کاتی پێشبڕکێ دەکەن چەند کەس سیباق دەکەن لە فۆرمولە 4 ئێستا من ناو فۆرمە 4م ئەوە سی سایەکەن داژۆن سی بەس لە گۆکات 130 بوون بەس سی دەگەنە فاینەلچەکان بەس سی دەگەنە فاینەلچەکان هەتا ئێستا چەند جار گەیشتۆتە فاینەل هەموو جار باشە ناترسی کە ئەهاوا دەبینی پێشت دەکەون وا دەکەی خۆشە وا تێشت ئەجرنە لەنا خۆشە ئێستا دەبینی هەندێک من نابووم هەندێک ترسام بەس ئێستا دڕۆم داژۆم ئۆڤرتەیک هەموو مشکلە نییە ئەو سارەی سیباقی پێ دەکەی خۆتە؟ خۆم نییە تیمەکە پارەی دەم ساڵان لە بۆ سیارەکە دەدەنە خۆم ناو تیمەکە داژۆم سەتەپەکە بخۆیان دەکەن سیارەکە لە country from country دەدەن تیمەکەی تۆ ناوی چییە؟ تیمەکەم ئێستا MP ڕیسینگ ئەوجا حەزت لێیە زیاتر بەشدار ببی زیاتر سیباق بکە یان ئێستا حەز لێ زیاتر بخوێنی یان هەردووک هەردووک دەبی ئێستا حالیان لە 10th گرێدم دەبی باش مەدرسە بکەم بگەمە اینجا ئەوە مهمە مەدرسە زۆر مهمە بەس سباکیش زۆر خۆشە سیباقیش زۆر خۆشە باشە ئێستا چۆن بۆ هاتیە کوردستان ئێستا دایک باوکم کوردن هەردووکیان تۆش کوردی ئەمیش کوردم بەس لە ئەلمانیا گۆرە بووم لە ئەلمانیا پیاگ بووم بەس بخۆم ئێرە زۆر خۆشە ئێرە زۆر خۆشە چ شتێکی کوردستان زۆر خۆشە جۆوەکە ئالمەکان زۆر خۆشن خواردنەکە چ خواردنەک زۆر کەباب ولا گەسێک زۆر خۆشە حەز دەکەی لە کوردستان هەر بمێنیەوە یان حەز دەکەی بچێ ئەوێ سیباق بکەی زەحمەتە وڵا سباک دەبی بڵێم سباک لە کوردستان بژم بەس بچووم سباک بکەم حەز دەکەی ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستانش سیباق بکەی ئینشاءڵڵا بەس حالیان نازانم ترێک نییە ناو کوردستان ڕیس ترێکێک نییە ئینشاءڵڵا لۆ بۆ فیوچر ترێکێک دەبی ئینشاءڵڵا جا ئەو سیباقات و بکەی هەر حەزە خۆتە یانی حەزی خۆتە یان داهات پارەیەکیشی پێوە دێت ئێستا حالیان من دەبی پارە بدەم تۆ دەبێت پارە بەس لە فۆرمل 1 لە تیم گۆرەکان باژۆم 20 حتا 100 ملیۆن لە ساڵێک پارە دەدەمە خۆم تیمەکان ئەوجا کە ئێستا مەسەلەن لێرەی لە کوردستانی چەندی تر ئەگەڕێیتەوە هیچ سیباقێکت هەیە کە مەسەلەن بڵێ مانگێکی تر دوو مانگی تر سیباقم هەیە ئەبێ بگەڕێمەوە هەموو جار دوو هەفتێک جارێ سباقێک هەیتم دەبێ دوو هەفتە جارێ دەبێ بگەرمەوە ئەوڕۆپا ئێستا لە ئیسپانیا داژۆم ئیسپانیا دەبێ بگەرمەوە ئیسپانیا لۆرە باژۆم ئینجا خەلافی تام بێمەوە باشە زۆر گەنج هەن لە تەمەنی تۆیە حەزیان لێ چیان پێ دەڵێ دەبێ یەکەم جار دەبێ یەکەم جار لە گۆکارت دەست پێکەن دەتان لە میدل ئیست باژۆن بەس اینجا هەندێک گۆرەتر بی دەبی بڕۆی ئەوڕۆپا باژۆی زۆر مهمە ئەوڕۆپا اینجا عمرت 15 بی 16 تانی بڕۆینەوە فۆرمەل اینجا لە فۆرمەل تانی باژۆی هەموو ساڵێک باش بی هەموو ساڵێک تانی بڕۆی فۆرمەل 4 فۆرمەل 3 فۆرمەل 2 اینجا فۆرمەل 1 باشە لە ناو خێزانەکەتدا بەس تۆ حەزت لەوەیە یان براکانت خوشکەکانت بەسە من بۆ من ئێستا بەس یەک خوشکەیتم ئەوە جاریان
کسکەیە ئەگەر من بمەوێت بێم لەگەڵ تۆ لە سیباق سوار بم ئەبێت نا بۆ دەبێ کوالیفاین بێ دەبێ لە منالیە و بزانی کو باژۆ سیارەکان دەبی لە منداڵیەوە ئەو زۆر پاوەڕێک توای باژۆ سیارەکە دەبێ من ئێستا دەبێ هەموو ڕۆژێک وەرکاوت بکەم 5,000 لە هەفتەیەک وەرکاوت بە بڕم و جێم وەرکاوت کەم 5,000 لە هەفتەیەک یعنی ئەگەر ئێستا من بمەوێ بچم سیباقکەم نابێ بە ئیلا لە منداڵیەوە فێر ببم ئێلا لە منداڵیەوە یعنی ئێستا من حەزم لێ چی بکەم دەبێ سیارێک بکری بخوات لەگە پارەی خۆت دەبێ سیارێک بکری اینجا تانی باژۆی بەتەنێ بەسەوها زەحمەتە زۆر زەحمەتە زۆر ئەگەر تۆ فێرم کەی تانم دەتوانی فێرم کەی ینی مامۆستایەکی زیرەکی زۆر زیرەکە کاتێکەم جار دەستت پێ کرد تووشی چ غەڵەتیەک بووی غەڵەت لە بدایەت هەندێک ترسام وها دەبێ لە هاژشتن ئەوە دلت ڕەک بێ ڕەک بێ زۆر ناتانی بێ ئەستا ئەوها پالی دامورە ئەوە برادرمە ناتانم بە پێشی بکەمەوە دەبی بەکەی ناتانی بڵێ ئەوە برادرمە ئەوە بڵێ خوشکمە براغمە ناتام پێشی بکەمەوە دەبێ هارت بی هارتت کاتێک ئەها خۆت دەڵێ کەسێک خۆت پێدا دەدات یەکەم جار کە چوو کەسێک خۆت پێدادا ستۆپت نەکردڕانەوەستا یعنی یەکسەر ڕۆیشتی ئازاد وەڵا بژیت وەڵا ماشڵە وڵا هێواش هێواشوە لەگەڵ تە حەزی سیباقمە بێ جا نازانم چۆن فێرە بم چۆن سیارەکە کرم ئەویان نازانم دەستم فێرەکەم مشکلە نیە دەتوانی فێرم بکەی ئەگەر فێر نەبوو فێر دەبی بجێم کا فێر دەبی جاخۆ لە جادە احتیادی ئەوها سەریع ناڕۆی ناڕۆی سیارەکانم فۆرمە ناتانی بانجادە باژۆی دشکێ سیارەکە سارێ احتیادی ئەس بێم سیارەتانی تانی نابیت سەریع بڕۆی هیچ کات حەزت لەوە بووە کە دایکت لەگەڵ بێتن ئەوها سەریع بڕۆی بڵێ نانا هێواش هێواش دایکم هەست کرد سێ باژۆم بخۆیش دایکم لە ئالمانیا باسی سارێ احتیادی دەکەم کە سارێ احتیادی داژۆی سیارەتادی هەموو باش داژۆن ئێستا حالیە ناتان باژۆ سیارەتادی ناتانیا بەس لە ئالمانیا ئەوەیە سپید ڕول نییە ئەوتۆبانە دەتانی سێ باژۆی دەتانی بخۆت 300 باژۆ هیچ ناکەن شورتەکان هیچ نییە لۆرە دایک باوکم ئەمە سێ داژۆن خۆشە زۆر سپاس بەڕاستی زۆر دڵخۆش بووم کاوڕۆ میوانم بووی ئەوها بە قسە خۆشەکانت بۆی کە 15 ساڵی ناترسی بژی بەردەوام بە هیوای کاری جوانتر و باشتر بۆ تۆ ئەخوازم زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بە بەشداری 19 خانم لە شار و نەتەوە جیاوازەکان پیشانگایەکی نمایشی تواناکان لە هەولێر تایبەت بە خانمان کرایەوە تێدا چەندین کاری جۆرا و جۆر وەک جل و بەرگ و دروستکردنی مۆم و خواردن و کاری دیکەی تێدا نمایش کرابوو ئەم پیشانگایە بە مەبەستی دروستکردنی پەیوەندیەکی پتە بوو لە نێوان خانمان تاکو بتوانن لە ڕێگە یەکتریەوە دەستیان بە وڵاتانی دیگە بگات و نمایشی کارەکانیان تێدا ئەنجام بدەن ئیمان لە نێوان کوردستان و دووبەی کار دەکات و شارەزای لە هونەری تێکەڵکردنی کللتور لەگەڵ فاشۆنی هاوچەرەخایە. کارەکانی تەنها پارچەی جلوبەرگ نین، بەڵکو کاری هونەرین و هەر دیزاینێکیش بە وریاییەوە داڕێژراوە. ئەم خانمە گەنجە سوود لە دەرفەتە نێوخۆی و نێودەوڵەتیەکان دەبینێت بۆ نیشاندانی بەهرە و تواناکانی. قدیم لە هەولێرێ بەزازەکان بۆ کەسانە دەگوترا کە کاری بازرگانی قوماشیان دەکرد براندەکەی منیش بەزاز کەوتور هەر لەوەی ڕاهاتیە لە ناوی عائیلەکەم ڕاهاتیە کە ئیشیان ئەوە بووە وەکو براندێکی کوردی وابزان وەکو یەکەمین براندی کوردی کە کار لەسەر چەند کۆلێکشنێکی عەرەبی دەکات کە لەوانە دیزانی قەفتان و عەبایە و ئەوانە ئەمن زۆر خۆشحاڵم مەسەلەن کە براندەکەمان بەیسی لە دوبەیە و لە کوردستانە ئەو علاقەیە زۆر باشە کە ئەمە دەتوانین مەسەلەن شتەکانی وێن دەربینینەوە لێرە بفرۆشین ئەو شتانەی لێرەیە کە ببین لێوێن دەرعرض بکەین و ئەمە ئێستا لە هەموو شەرق الئەوسەط مەبیعاتمان هەیە و شتمان لە هەموو دەوڵەتەکانی عەرەبی داڕوە. ئەم پێشانگایە تەنها شوێنێک نییە بۆ فرۆشتنی بەرهەمەکان بەڵکو چرایەکی هیوا و ئیلهام بەخشە بۆ ژنان لە ناوچەکەدا بە بیرمان دەهێنێتەوە کە لە ڕێگەی یەکگرتن و داهێنان دەتوانین پردی نێوان کللتورەکان دروست بکەین و ئیلهام بدەین بە گۆڕانکاری.
حەزمان لێ بوو کە لەسەر پێ خۆمان بواسین ئەم 5 ساڵە لەو بوارەی کار دەکەم خواردن دروست دەکەم خواردنەوە شیرینیەوە حەلەویات توشتی وایە هەمانە مۆمە کاری دەستیە جلکە زۆربەی ئیشەکان هەمیان پێمان خۆش بوو ینی ئەو ئیڤنتە بکەین ürünlerimizin tamamı بابەتەکانم هەمووی تورکین ئەکسسوارەکانم بە ئاوی زێر دروستکراون زرگۆنن 2 ساڵە ئەم کارە دەکەم و ئێستا شارەزاییکی باشم وەرگرتووە و دڵخۆشم بە بەشداریکردنم لێرە eşimle beraber کرانەوەی کوردستانیش بە ڕووی جیهاندا ئاسانکارێکی زیاتری کردووە بۆ ئەنجامدانی پێشانگا و کار و چالاکی جۆرا و جۆر بە تایبەتی بۆ کەسانی کاری ئۆنلاین دەکەن و لەو ڕێوە دەتوانن لە نزیکەوە لەگەڵ کڕیارەکان ئاشنا بن. ئەمە دەبێت بە یەکەمین پێشانگای خانمانە لە ساڵی 2025دا هاوکات دەبێت بە هەنگاوێکی ئێجگار گرنگ بۆ داهاتوو تاوەکو خانمان بتوانن هاوشێوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی دیکەش نمایشی توانە و کارەکانیان بکەن کە ئامانجەکەش دروستکردنی پەیوەندێکی کۆمەڵایەتی نێوان خانمانە لە نێوان هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان. نیابارزان کوردستان 24 هەولێر. بەڵێ بینەران ئەوە گشتبڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوون. هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەک بین تا سبەینێ دەینەوە خزمەتتان لە بیری نەکەن بە ئەرێنی بهزرن بە تەندروستی بژین کوردستان ئامە هەولێرە مەیە پایتەخت هەردەمیە ئاوەدان بیتن خودێت گەل هەوە بیتن.